سلااوان لێبێت و ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دەواازەی نێودوڵەتی حاجی عومەران دیارە ئەمڕۆ پارێزگاری ورمێ لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دێتە هەرێمی کوردستان لێرە هەریەک لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و قایمەقامی قەزای چۆمان تیمێکی تری ئیدارەی سەربەخۆی سۆران لێرە لە پێشوازی پارێزگاری ورمێدا دەبن. ساتی گەشتنی پارێزگاری ورمەیە بۆ دیوی دەواازەی نێودوڵەتی حاجی عومەران بە ئاراستەی باشووری هەرێمی کوردستان. هاتنی پارێزگاری ورمێ بۆ هەرێمی کوردستان چەند ئامانجێکی هەیە. یەکێک لەو ئامان سەرچیانە بڕیارە لە 15 کاروان زیارەتکارانی شیعە بە دەواازەی نێودوڵەتی حاجی عومەران بە باشووری هەرێمی کوردستان بێنە هەرێمی کوردستان لەوێش بەرە و کەربەلا و نەجەف بڕۆن لەوێ ئامادەکاریەکان بۆ ئەوەیە کە پاش دوو مانگی تر ئەم زیارەتکارانە دێن ئامادەکاریەکان دەکرێت. یەکێکی تر لە تەورەکان بە پێ و زانیاریان دەستزاری کرمانجی کەوتو بابەتی دەواازەی چێلەشینە کە یەکێک لە دەواازە نێودوڵەتی هەرە گرنگەکانە کە ئەویش قسەی لەسەر دەکرێت. ئێستا پارێزگاری ورمێ لە نزیکەوە تۆقە لەگەڵ ئەو کەسانە دەکات کە لە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەی سەربەخۆی سۆرانن هاتوون وەگوتم دیارە مەسعود باتەلی بەڕێوەبەری دەواازەی نێودوڵەتی حاجی عومەران پارێزگاری ورمێ و سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لە نزیکەوە کۆمەڵێک گفتوگۆ دەکەن و دواتریش بڕیارە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بکرێت. دەواازەی نێودوڵەتی حاجی عومەران یەکێک لە دەواازە هەرە گرنگەکانە کە ڕۆژانە بە سەدان بار هەڵگر ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران دەکرێت. هەر بۆیش ناوە پارێزگاری ورمێ و بەرپرسانی تری کۆماری ئیسلامی ئێران لە نزیکەوە دێنە باشووری هەرێمی کوردستان لێرە لەگەڵ هەریەک لە پارێزگاری هەولێر سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران گفتوگۆ لەو بارەوە دەکەن. ئێستا پارێزگاری ورمێ بۆ کەناڵێکی ئێرانی قسە دەکات. دواتریش لێرە وەگوتم سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و قایمەقامی چۆمان بەڕێوەبەری دەواازەی نێودوڵەتی حاجی عومەران بە پێ دەستنە ژووری پرۆتۆکۆل و لەوێش بڕیارە دوای ئەوەی کا کۆبنەوەیەک ئەنجامەدرێت کۆنگرێکی ڕۆژنامەوانیش بەڕێوە بچێت. بەڵێ ئازان ئەوەی بینتان پارێزگاری ورمێ بۆ ئەمڕۆ سەردانی هەرێمی کوردستان دەکات لێرە لە دەواازەی نێودوڵەتی حاجی عومەران کۆبنەوەیەک بەڕێوەچێت لە نێوان پارێزگاری ورمێ و سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەری دەواازەی نێودوڵەتی حاجی عومەران دواتریش کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەکرێت لەگەڵمان بن بۆ ئەوەی کە
گفتوگۆی هەم سەرپەرشتیاری دارایی سەربەخۆی سۆرە هەم پارێزگاری ورمێشتان بۆ بگوازن و بزان لەم کۆبنەوە باس لە چی کراوە لەگەڵمان بن.